ئەمە یەکێکە لەو تەرمانەی بەرەو وادی سەلام دەگواستنەوە. أنا من عمر 10 سنين هنا عشت. الوادي من هنا تدفن بالنجف الخاطر علي بن أبي طالب. خەریکی ڕێخستنەوەی ئەو گۆڕن کە زیاتر لە 6 ملیۆن گۆڕ لەم گۆڕستانە. وەرە بینە لەگەڵە من سەیرکە، ئەمە شوێنی تەرمێکە. سێ تەرم لە ژێرەوەی ئەم گۆڕەدایە. جميع أجدادي مدفونين بهذه المقبرة وادي السلام. كل إنسان يتوفى بأي دولة من الدول تنتقل روحه من الدولة المتوفي بها إلى وادي السلام. سير كان الأرض تابعة إلى مقبرة فارس الإيرانية. لەگەڵ ئیدارەی ئەم شتوش تنگەیە قسەم کرد، دەڵێ ڕۆژانە زیاتر لە 150 تەرم دێتە ئەو شتنگانە. تەرمەکان هەر لە هۆڵێک لە قاعەیە کە چەندین شوێنی شتنگەی تەرمەکانی تێدا لەوێ شتنگەیان بۆ دەکرێت ئامادە دەکرێن تاوەکو لە گۆڕستانی وادی سەلام بنێژرێن. زیاتر لە 150 تەرم بەس لێرە دەشۆردرێن. بەر لەوەی هەر تەرمێک بێتە وادی سەلام لێرە شوشتنی بۆ دەکرێت، پاشەوەی تەرمەکە بە پاکی دەشورێتەوە و ئامادە دەکرێت وەک دەبینن. ئەمە یەکێکە لەو تەرمانەی بەرەو وادی سەلام دەگوازرێتەوە و لەوێ دەنێژرێت. لێرە قەرەباڵغێکی زۆرە، هاواری ژنان و دەنگەدەنگی زۆری پیاوان، خەڵکێکی زۆر لە دەروەی وڵات تەرمەکانیان بەرەو وادی سەلام دەگواستنەوە. ئێستا هاتوومەتە مەرقەدی ئیمامی عەلی دوردی خوای لەسەر بێت. لەم شوێنەدا بە هەزاران هەزار موسڵمانی پەیڕەوانی شیعە مەزهەب و موسڵمانانی سونەش سەردانی ئەم مەرقەدە پیرۆزە دەکەن. لە گۆڕستانی وادی سەلام پێشەوەی هەر جەنازەیەک بنێژرێ تەرمەکان بەم شێوەیە دێتە مەرقەدی ئیمامی عەلی پیرۆز. لێرە چواردەورەی گۆڕەکەی ئیمامی عەلی دەکا. ئێستا وەکو دەبینن
لێرە ئەمە تەرمێکە وەکو باسی لێوە دەکرێت ڕۆژانە زیاتر لە 150 تەرم یعنی ڕۆژانە بە پێی ئامارەکان کە لە عەتەبەی ئەم شوێنەوە وەرمانگرتووە ڕۆژانە زیاتر لە 150 تەرم لە شارەکانی عێراق لە دەرەوەی وڵات دێ لە دەرەوەی مەرقەدی ئیمامی عەلی دەسوڕێتەوە دواتر دەیبەنە وادی سەلام. ئەوە هەر هەمووی گۆڕی وادی سەلامە لەو شوێنە. سەیری ئەو گۆڕانم بکە هەموو لە تەنیشتیەک یعنی بستێک مەجال نییە هەموو لە تەنیشتیەکە بە شێوەیەک نابینی کە بە شێوەیەکی پلاندا ڕێژراو بە جوانی بە پلان نەبوو هەر کەسێک هاتووە تەرمێکی داناوە ئەمە گەورەترین گۆڕستانە. من ئێستا لە گۆڕستانی وادی سەلامم گەورەترین گۆڕستان لەسەر ئاستی جیهان و عێراق لە شاری نەجەفم هاتووم بزانم لەم گۆڕستانە چ باسە. طبعاً لەم گۆڕستانە گۆڕستانی وادی سەلام شوێن نەماوە ئەوەی کە جێگای سەیر و سەمەرەیە ئەوەیە چەند نەهۆمێک دانراوە بۆ ئەوەی هەر کەسێک کە ئەمری خوا بەجێ دەگەینێ و کۆچی دوایی دەکا ئەو شوێنانەیان دروست کردووە وەرە بینە لەگەڵە من سەیرکە ئەمە شوێنی تەرمێکە 1 2 3 4 5 6 7 8 تقریبا دەتوانم بڵێم لە 3 مەتر چوارگۆشە 3 مەتر چوارگۆشە 11 تەرم دەنیشرێت. طبعا گۆڕستانی وادی سەلام بە هەزاران ساڵ یعنی زیاتر لە 1000 ساڵ کۆنترە سەیرکە ئەمە گۆڕێکە داپیرۆچکە تەونی داپیرۆچکەکە ئەو شوێنەی داپۆشتووە 3 تەرم لە ژێرەوەی ئەم گۆڕەدایە ئەم شوێنشکە لەسەرەوەی ئێستا من لی وەستاوم ئەوە شوێنی خەڵکانی ترە یعنی پاشەوەی کە سوکاری ئەو تەرمانە کۆچی دوایی بکەن دەتوانن ئێرە بەکار بهێنن بۆ ناشتنیان لەگەڵم وەرنە دەرەوە لەگەڵ ئێرەش سیرکەن کامیار جوبرائیل لەگەڵ من وەرنە دەرەوە سیرکەن ئەمە گۆڕی ئێشتا حجز کراوە خەڵکێکی زۆر بەر لەوەی وەفات بکە لێرە شوێنێک حجز بکە ئەو جچ بە پارە بیکڕێ یاخود بە شێوەیەکی دیکە مهم ئەوەیە دەبێت پارچەیەک زەوی لە گۆڕستانی وادی سەلام پەیدا بکە.
أنا من عمري 10 سنين هنا أشتغل. الآن اليوم صار عمري يقين 60 سنة بعد. كم دفنت الإنسان حتى الآن؟ وايد بالآلاف. بالآلاف. هي شغلتنا شغلة هم خيرية، هم نكسب منها بعد مثل ما كل من أمه أنت. شنو تحس حجي، شنو تحس أنت لما تدفن شخص بالمقبرة؟ شنو تحس؟ إحساسك شنو؟ بعد هو كل اليوم أنت باكر أنا. تخاف من الموت؟ ما أخاف عليه، من أخاف منه. ما تخاف على الموت؟ ما أخاف. ليش ما تخاف؟ هو بعد غصبا عليك، هو بشي غصبا. هي ما طول بيد رب العالمين غصبا عليك تموت. هو واحد كيف يموت، بس هي بعد هذا أمر الله. بالنسبة لك وادي السلام يعني شنو أهميتها بالنسبة لك؟ وادي السلام بعد هو من اسمه وادي السلام. هو أول شيء الوادي اللي هنا تدفن بالنجف الخاطر علي بن أبي طالب على مود أمير المؤمنين. يجون يعني أشخاص من خارج البلاد؟ باكستان، أفغانستان، الهند، الكويت، السعودية. يعني يقدر واحد يجيب ميته هنا يدفن احتياطي لو لازم تاخذ أرض؟ لا 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 لا, لا بدونها، وين ما كان هو. اكو فرق بين النساء والرجال لو؟ لا ماكو فرق، نفس الدفن. نفس الدفن. ايش قد يكلف الدفن هنا؟ المصروفات واحد اذا راد؟ يعني مو ازيد من 500,000 600,000، مو ازيد. حجي بس قل لي، دا اشوف المقابر مو طويل. حجي هذا القبر مو جو الميت يصير على طوله. القبر اللحد من جوا 2.25 2.5 طول. بس بالفوق هيك شيء، ليش صار هيك شيء؟ ليش؟ هو على مود حتى الدفن يصير هو اذا مثلا من هناك مسافه نوصل كربلاء. بس حجي بس قل لي انت، يعني ما اشوف خدمات، اشجار، شجر. هي بعد من اول مو نظاميه، يعني من زمن، من قديم الزمان. هسه اكو هم مقبره نموذجيه سووا بها اشجار، بها دار استراحه، بها كل شيء. عدد المقابر هنا ايش قد؟ 6 مليون لو اكثر؟ اكثر حجي، اكثر. اكثر. پیرۆزی ئەو گۆڕستانە لەلایەن پەیڕەوانی مەزهەبی شیعە وای کردووە، یعنی زەویەکانی ئەو گۆڕستانە بە نرخێکی گران بفرۆشرێ. یعنی زۆر جار هەیە پارچەیەک زەوی بۆ 5 نەفەر لە دەفتەرێک ئاوا دەکا. وادی سەلام سیرکەن بەڕێزانم، هەندێک کەس مەترێک بە 2 مەتری حەجز کردووە بۆ ئەوەی لێرە بنێژرێ. بەڵام بەڕاستیە من لە شێوەی ئەو تەرمانە تێناگەم. ئەمە گۆڕێکە 9 مەترە، لێرەش گۆڕێکی ترە 9 مەترە. شێوەی ئەو گۆڕانە زۆر سەیر و سەمەرن. لەگەڵم وەرن با بزانین ناوەڕۆکی گۆڕستانی وادی سەلام بە چ شێوەیە. شارەکان لە باشووری عێراق هیچ گۆڕستانێکی ئەو تۆی تێدا نابینیت، چونکە بەشی هەرە زۆریان تەرمی قوربانیەکانیان، کۆچ کردووەکانیان دەهێنە وادی سەلام. کاک عەبدولعەزیزیش یەکێکە لەو کەسانەی تەواوی کەس و کاری کە کۆچی کردووە لە گۆڕستانی وادی سەلام نێشتوێتی. دەڵێ زۆر جاران سەردانی ئەو گۆڕستانە دەکەم بۆ ئەوەی فاتحەیەک لەسەر جاني كسوكارم بخويرم. أهلك موجودون هنا كلهم؟ نعم، يعني احنا من سكنة محافظة النجف الأشرف، وأجدادي كلها ساكنين هذه المحافظة. فشوف هسه من ندخل على مقابرنا إنه جميع أجدادي مدفونين بهذه المقبرة وادي السلام. بالتأكيد وادي السلام مقبرة أي شخص هسه بأي محافظة بأي دولة يدفن تنتقل روحه طاهرة إلى محافظة النجف الأشرف. محافظة النجف لها ميزة تختلف عن بقية المحافظات، وخاصة مقبرة وادي السلام. مقبرة وادي السلام بقربها عن الإمام علي، بقدسيتها مذكورة بالكتب بالتاريخ إنه إلها خصوصية خاصة تختلف. هسه من تدخل لمقبرة وادي السلام شوفت روحانية مختلفة عن بقية الأماكن. هاي هي خصوصيتها بقربها عن الإمام علي.
فبالتاكيد اني هسه واهلي وعشيرتي كلهم مدفونين بهذه الارض. يعني تعتقدون كل واحد لما يموت باي مكان بالارض روحه؟ نعم نعم، تنتقل روحه كل انسان يتوفى باي دوله من الدول تنتقل روحه من الدوله المتوفي بها الى وادي السلام. لەم گۆڕستانە لە زۆربەی وڵاتانی دنیا تەرمەکانیان دەهێنرێ. فەرموو بەڕێزانم سیرکەنە لە ئەرض تابعة إلى مقبرة فارس الإيرانية. رقم تلفونیشان دانەوە دەڵێن پارچە زەویە تایبەتمەندە بە خەڵکی فارسی إيران. أخ عبد العزيز، شنو قصة هذا البيت؟ هذا مقبرة بيت شنو؟ أشوفها مثل بيت. هذه مقبره صار لها اكثر من 100 سنه. 100 سنة. 100 سنه دەرێ نعم. زیاتر لە 100 ساڵ ئەمە گۆڕستانەوەی تێدان هەرچەندە ئەمە بە ژوورێکی دەچی وەکو بڵێ دیوەخان بێتن. ئەمە وەکو شوێنێکی پێشوازیە لێکوانە، شوێنی پێشوازیە بالجەوە مەقبەرە. جوا مقبره. بالجەوە مەقبەرە. ئێستا دەچینە خوارەوە. فەضەلو. بەڕاستی ئەوەی کە من لێرە زۆر نیگەرانم دەکات نەبوونی خزمەتگوزاریە. نەبوونی خزمەتگوزاریە شوێنێکی زۆر مەترسیدارە، بۆنێکی ناخۆشە. پێم وایە ناتوانین بچینە خوار. نقدر نروح؟ لا هذا لهنا لان مي نازل بجو. مەی فول. اي نعم. باشە لێکوانە دەڵێ ناتوانین زیاتر بچینە خوارەوە. بۆنێکی یەکجار ناخۆشی لێوە دیارە ئاوی بارانە هەر زۆرە ئاوێک بێ دەچێتە خوارەوە لەگە گۆڕەکان تێکەڵ بووە. بەڕاستی کێشە لە گۆڕی وادی سەلام هەرچەندە زۆر پیرۆزە، شوێنێکی لەلایەن پەیڕەوانی شیعە مەسەف گۆڕی ئیمامی عەلی لەو شوێنەیە، بەڵام بەداخەوە خزمەتگوزاری تێدا نییە و بۆتە شوێنی پاشماوەی زبڵ و قاشان. ئێمە بە شێوەیەکی گشتی لە کوردستان گۆڕستانەکانی ئێمە ڕۆژی لەدایک بوون و وەفاتەکەی دەخینەوە، بەڵام لێرە بەلای ئەوانەوە تەنیا ڕۆژی وەفاتەکەی کۆچکردنەکەی گرینگە. هذا كلها مقابر. هذا مقابر سرداب. شلون تدفنون هسه؟ ئەوە یعنی هەموو ئەو کوونانەی ئێستا دەبینن ئەوە گۆڕ بەڕێزانم گۆڕە بە ناوی فەتال لەقەبێکە، یعنی ئەمە بۆ خۆیان حازریان کردووە، یەکیان لێرە ناشتووە یەکیان لەو لای ناشتووە. باشە شلون تدفنون؟ يعني الاختلاف سرداب عن القبر العادي. القبر العادي نحفر تقريبا مترين او 3 امتار، اما السرداب يجي الدفن مالته تلقاه يدخل الميت هنا ويغلق مثل ما يغلق هذا. تخيله بالصفح تراب يكون. هاي الكاشي بعد كاشي بها، هذا بعد اكو تراب منه تراب والميت موجود داخله هيك يكون. باشا بەڕێزانم ئەگەر تەمەشا بکەن، ینی من حەز دەکەم بەرچاو ڕوویتان بدەینێ لەسەر شێوازی ناشتنی تەرمەکان. لێرە تەرمەکە بە درێژایی تقریباً 2 مەتر تەرمەکە دادەندرێ، بەلایەکی لەسەر لایەک دەبێ، دواتر کە دادنرێ ئەو لای پڕی خۆڵ دەکرێ، لێرە کەرپوچ دادنرێ بە کاشیەک ئەو شوێنە دەگیرێ، یعنی سەرەوەی بۆش دەبێتن، وەکو گۆڕستانی دیکە نییە تاوا خۆری بکەوتە سەرێ بلۆگیان شتایگەر بە تاواتی سەری بۆش دەبێت، تەنیا لایەکی دەبێتە خۆر سەرەوەکەی بۆش دەوێت. ئەلێرە بەم شێوەیە تەرمەکانی خۆیان لە وادی سەلام دەنێژن. بەڵام ئاگادار بن ئەم شوێنێکە من ئێستا لێرە وەستاوم، شوێنێکی گرانبەهایە، شوێنێکە کە بە دڵنیاییەوە کەسی فەقیر ناتوانێت لەم شوێنە بنێژێت.
يا ربي خدايا رحم بأهلي أو مقبرة بكي كواد السلامة رحم بروحي دايكو باوكم جميع مسلمان لطوي دورستان كان جيهان بكي يا ربي خدايا رحم بإيمش بكي يا ربي خدايا لو نحكان ما خوش